بارزانی لە بەغداوە کێشەکان سفر دەکاتەوە. نهێنی کۆبوونەوەی بیستخولەکیەکانی بارزانی لە بەغدا چییە؟ تیوار نهێنی و زانیاری گرنگ ئاشکرا دەکات. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە سەردانێک لە بەغدایە. بەپێی زانیاریەکانی تیوار سەردانەکەی بارزانی بۆ بەغدا 2 ڕۆژ دەخایەنێت و کۆبوونەوەی چڕ و پڕ لەگەڵ لایەنە شیعە و سوننەکان ئەنجام دەدات و سبەی شەویش دەگەڕێتەوە هەرێ. بارزانی جگە لە کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران و بەشداری لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بڕیارە لەگەڵ هەریەکە لە محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر و لایەنە سوننەکانیش کۆ ببێتەوە. هاوکات لەگەڵ باڵوێزی وڵاتە گرنگەکانی جیهانیش لە بەغدا کۆبوونەوەی تایبەتی دەبێت. بەپێی خشتەی کاری سەردانەکەی بارزانی بۆ بەغدا بەشێکی کۆبوونەوە گرنگەکانی تەنها 20 خولەک کاتی داناوە بۆ کۆبوونەوەی لەگەڵ سیاسی و کەسایەتی و باڵوێزەکان. ئەوەش بەهۆی زۆری کۆبوونەوەکان و کەمی ماوەی سەردانەکەی لە بەغدا. جگەلەوە چەند باڵوێزێکی وڵاتان لە یەککاتدا و پێکەوە دەبینێت. سەردانەکەی مەسعود بارزانی بۆ بەغدا لە کاتێکدایە کە هێشتا هەرێم و بەغدا کێشە هەڵپەسێردراوەکانی نێوانیان بە تەواوی چارەسەر نەکراوە و بە تایبەتیش پرسی موچە و لە نێویشیاندا موچەی هێزە ئەمنیەکان تا ئێستا وەک خۆی ماوەتەوە. سەرچاوێکی سیاسی ئاگادار لە بەغداوە بە تیواری ڕاگەیان سەردانەکەی مەسعود بارزانی بۆ بەغدا لەسەر بانکشتی لایەنە شیعە باڵادەستەکانی چوارچێوەی هەماهەنگی بووە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. سەرچاوەکە وتیشی هەفتەی ڕابردوو فاڵح فەیاز سەرۆکی دەستەی هەشتی شعبی لە میانی سەردانێکدا بۆ پیرمام بانکێشتەکەی داوەتە بارزانی. وتیشی لایەنە شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت کێشەکانی هەرێم و بەغدا پێش کۆتایی ماوەی ئەم حکوومەتی سوودانی و پێش هەڵبژارنی داهاتووی پەرلەمان چارەسەر بکرێت. ئەو سەرچاوەیە وتیشی چاوەڕێ دەکرێت بارزانی کێشەکانی هەرێم و بەغدا سفر بکاتەوە، چونکە لایەنە شیعەکان چاوەڕێی نیەت پاکی تەواوی هەرێمن بۆ چارەسەری گرفتەکان و دەشزانن بارزانی خاوەن قسەی سەرەتا و کۆتاییە. هاوکات بەپێی زانیاریەکان ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی هەرێم بەتایبەت پارتی و ئێران یەکێکی دیکەیە لەو پرسانە و بارزانی دەیەوێت بەو لایەنە شیعانە بڵێت کە نزیکی ئێرانن. هەرێم نایەوێت لە کێشە ئیقلیمی و جەمسەرگیریەکانی ناوچەکە تێوە بگلێت و دەبێت ئەوانیش هاوکار بن بۆ پاراستنی ئاسایشی هەرێم لە ململانەکاندا. هەرچەندە لە میانی سەردانەکەی بارزانی بۆ بەغدا باسی کۆبوونەوە لەگەڵ سەدر و ڕەوتی سەدر نەکراوە، بەڵام تیوار زانیوێتی بارزانی لەگەڵ نوێنەری سەدریش کۆبوونەوەی دەبێت لە بەغدا. هاوکات سەرچاوەیەکی سیاسی باڵا لە بەغدا بە تیواری ڕاگەیاند. جگە لە گرفتەکانی هەرێم و بەغدا پرسی هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی عێراق یەکێکە لە ئامانجی سەردانەکەی بارزانی. بۆیە لەم سەردانەوە جموجۆڵە سیاسیەکانی بەغدا و لایەنە شیعەکانی بۆ ڕوون دەبێتەوە، بەتایبەت کە ئێستا مالیکی داوای هەڵبژارنی پێشوەختە دەکات و لایەنەکانی دیکە ڕەتیان کردوتەوە. هەرچۆنێک بێت پرسی هەڵبژارنی داهاتووی عێراق و ئەگەری گەڕانەوەی سەدر بۆ گۆڕەپانی سیاسی و ململانەی لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیش یەکێکی دیکە دەبێت لەو پرسانەی کە بارزانی دەیەوێت بەهۆی سەردانەکەیەوە بەرچاوڕوونی بۆ دروست بێت.